ئەمڕۆ شاندێکی وەزارەتی ژینگەی عێراق لە هەرێمی کوردستانن. دوو ڕۆژ لە هەرێمی کوردستان بابەتێکی ژینگەیی پێشکەشەکەن بە هەماهەنگی لەگەڵ دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی هەرێمی کوردستان. بابەتەکە تەجروبەی یان ئەزمموی وڵاتی یابانە. ئەم تەجروبەیە نەزەریەکە تۆرێکی ژینگەیە هەر بە ناوی شارێکی یابان کراوە بە ناوی سەندای. نظری سندای بریتە لە چۆنەتی ڕوبەڕووبوونەوەی دیاردە سروشتەکان ئەو دیاردە سروشتیانەی کە مەتەسین بۆ سەر ژینگە بەگشتی و ژینگە تێکەدەن لەم دوو ڕۆژەدا بۆ دەستگا پەیوەندیدارەکان بۆ ژینگە و لە بواری هۆشیاری ژینگەیی ئەم دوو ڕۆژە بابەتەکە سەبارەت بەم بابەتابێ کە تەجروبەی وڵاتی یابانە لە بواری ژینگە بە ناوی نەزەری سەندای باسی لە دیاردە سروشتەکان و ڕوبەڕووبوونەوەی ئەو مەترسیانە ئەکا کە ئەبنە هۆکاری تێکچوون و خراببوونی ڕەگەزەکانی ژینگە بە تایبەتی بەهۆی دیاردە سروشتەکان جا ڕەگەزی ئاوە خاکە بە تایبەتی ڕووەکە ئەمانە هۆکارێکی یەک لە هۆکارەکانی تێکچوونیان لە بواری ژینگە هەندێک زار دیاردە سروشتەکانن. دیارە وڵاتی یابان بۆ خۆیەکە کە لە وڵاتانەی زۆر گرنگی بە ژینگە و بە کەلتوری ژینگە پارێزی و پاراستنی ژینگادا و ژینگەی عێراقیش بەهۆی ئەو تەجروبە و ئەو سەردان و ئەوانی کە بۆ یابان کردویانە بە وڵاتی یابان کردویانە ئایانەوێت لە هەرێمی کوردستان ئەم دوو ڕۆژە باسی ئەم تەجروبەیە بکەن باسی ئەم نەزەریە بکەن سەبارەت بە مەترسەکانی سەر ژینگە و دیاردە سروشتەکان.